هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. دکتۆر هەڵگورجافم ماوەی مانگێکە ڕۆژگاری ڕوون و ڕەنگا و ڕەنگم لێبۆ بە شەوگاری تاریک و بەتەواوی ژانێتێک چووە. بەدەست بابەتێکەوە کە بۆمان کردوون بە تەوەری سەرەکی دووەڵقەی بەرنامەکەتان. بەدەست سەرێشەوە. سەرێشەیەک لە بابەتانەی کە زۆرترین هۆکارە بۆ ئێوە لە خەڵکە کە سەردانی پزیشک و کارمەندانی تەندروستی بکات و لە 5 کەسی ئەم دنیاە دانێشیان بەدەستیەوە دەناڵێنن. هەر بۆ مەبەستە منیش هاتوومە چێژێک لە مۆدێرنترین دامەزراوە تەندروستیەکان. بەڵام بەرلەوە پێم خۆشە بە مێژووی مرۆڤایەتیە ڕۆ بچینە ناوە بۆی کە بزانین لە کۆن و لە نوێی مرۆڤایەتیە چۆن سەرێشان دەستنیشان و چارە کردووە. هەتا ئەو کاتەیە گەڕێمە وڵاتان تەلەڤیزۆنەکەتان لەسەر کورسات نیوز بێڵنەوە و بینەرمامە. لە مێژووی مرۆڤایەتیدا لە سەردەمی شارستانیەتی میسرە کۆنەکان و یۆنانیەکاندا پزیشکەکان بە دوای چارەسەرێکی بنەڕێتیدا دەگەڕێن، بەڵام تا ئێستا بەشێکی زۆری چارەسەرەکەیان نەدۆزیوەتەوە. هەر بۆیە لە شارستانی یۆنانیەکاندا کاتێک کەسێک ئازاری دەبوو سەرەتا داوای ئەفرێنەر دەکرد لێ خۆش بێ بۆ ئەوەی ئازارەکەی چارەسەر بکە. ئەگەر بەرداوام بواە پزیشکەکان لە ڕێگەی ئامێرێکی کوونکەرەوە کونێکیان دەکردە کاسەی سەری نەخۆشەکە و ڕێژەیەکی زۆر خوێنی لێدەڕۆشت کە بە بۆچوونی ئەوان ئەم خوێنە پیسە هۆکاری ئازارەکەیە. هەندێکیان بەم شێوەیە چارەسەر دەبوون و بەڵام کاریگەری داوەکی تری دەبوو. بە جۆرێک نەخۆشەکە تووشی هەندێک کێشە دەبوو، بەڵام خۆشبەختانە ئێستام ڕێگەیە بەکار نایەت. لەبەرەوەی کە ئێوە هەموو هەفتەیەک بینەری بەرنامەی چارەن دەزانن ئەم زەمبیلەی بەرنامەی چارە تایبەتە بە ئازار. ئەڵقەی پێشومان تایبەت بوو بە ئازارەکانی ددان. ئەمەڵقەیەمان لەگەڵ ئەڵقەی داهاتوو تایبەتە بە دوو جۆری باوی سەرێشە و کۆمەڵێک ئەڵقەی تر لەم زەمبیلەیە هەیە کە دووبارە پەیوەندیدارن بە ئازارەوە و وەک ئەم دوو هەفتەیە هەفتەکانی داهاتووش بینەری چارە بن بۆی کە بزانن ئەوانە چین و چۆن لەگەڵیانە هەڵبکەین و چارەیان بکەین. دێنەوە بۆ باسەکەمان دەربارەی سەرێشەیان ژانەسەر. وەک لە راپۆرتەکەی پێشوو دابینیتان کە بە درێژای مێژووی مرۆڤایەتی مرۆڤ بە دوای دەستنیشانکردن و چارەسەری ئەم دەردەیە گەڕاوە، دەردی ژانەسەرێشە. هەر لەبەرەوە مەبەستە ساڵی 1970 ڕێکخراوێکی جیهانی دروست بوو بە ناوی کۆمەڵەی نێونەتەوەیی ژانەسەر کە تایبەتە بە کۆکردنەوە و بڵاوکردنەوەی ئەو توێژینەوانەی کە تایبەتن بە سەرێشەوە. هەرم کۆمەڵەیە پۆلێنێکی داناوە بۆ ئاسانکردنی دەستنیشانکردن و چارەسەرکردنی سەرێشە کە بە شێوەیەکی گشتی سەرێشەکانەکە بە دوو بەشەوە کە بریتین لە سەرێشە بەراییەکان و سەرێشە دووەمیەکان. هەرچی سەرێشە بەراییەکانە ئەوەیە کە ئازارەکە پەیوەندی بە سەرەوە هەیە، واتە لە ناوچەی سەردایە. بەڵام سەرێشە دووەمیەکان هۆکارەکەی یان سەرچاوەکەی شوێنێکی ترە و ئێوە لە سەردا هەستی پێ دەکەن. هۆکاری سەرێشە دووەمیەکان زۆر زۆرن، وەک دەبین ئێستا شاشەکە پڕ دەبێ زیاتر لە 100 تا 150 جۆری هۆکار بۆ سەرێشەی دووەمی دەستنیشان کراوە لە کەماو خواردنەوە و شکبوونەوە بە تێپەڕبوون بە ئازارەکانی سوڕی مانگانە و پەیوەندیدار بە جگەرە کێشان و خواردنەوەی ئەلکۆهۆل و کۆمەڵێک پەیوەندیداری تر بە نەخۆشیەکانی یان نەخۆشە درێژخانەکانی وەک جۆری دووەمی شەکرە و بەرزەفشاری خوێن و کۆمەڵێک هۆکاری تر کە ئەمانە هیچیان بابەتی ئەمەڵقەیە نین، کۆیان دەکەین و دایان بینە ئەولاوە. تەنها نمونەیەک لە سەرێشەی دووەمی کە حەزەکەم بۆتان باسکەم و بهێنینان پێشەوە بریتیە لە سەرێشەی پەیوەندیدار بە هەوکردنی گیرفانە هەواییەکانەوە کە لە ناو خەڵکدا بە جیوب ناسراوە. ئەم گیرفانە هەواییانە وەک دەیبین لەسەر کە لە سەرەکە ئێستا ڕەنگەکانی دەستنیشان دەکرێت سێ جووتن کە دەکەونە ناوچەی ناوچەوان و لووت و شەویلگەی سەرەوەی مرۆڤەوە. ئەمانە کاریان ئەوەیە کە سەر یان کێشی سەر سوک دەکەن بۆی جەستە بتوانێت هەڵیان بگرێت. هەر کاتێک کێشەیەک یان هەوکردن لەم گیرفانە هەواییانە هەبێ ئەوە مێشکی مرۆڤ یان جەستەی مرۆڤ زەنگی ئاگدارکردنەوە نێرێ بۆی کە پێت بڵێ کێشەیەک هەیە. ئازاری گیرفانە هەواییەکان هەوکردنی گیرفانە هەواییەکان لە بەشی پێشەوەی سەر و ناوچەواندا دەردەکەوێت کە بە سەرێشەی دووەمی ناسراوە و لە باوترین جۆرەکانی سەرێشەی دووەمیە و پزیشکی قورگ و لووت و گوێ کاری چارەسەرکردنی ئەمانە دەکات.
بەڵام وەک بمان باسکردن سەرێشە دووەمیەکان بابەتی ئەمەڵقەی چارە نین لەبەرەوە ئەمەش دەخینە ئەملاوە و دەینەوە بۆ سەرێشە یەکەمیەکان یان سەرێشە بەرایەکان. کۆمەڵی نۆتی بۆ ژانە سەر لە پۆلێنەکەی خۆیدا بە شێوەیەکی گشتی دابەشی کردوون بە سێ جۆرەوە کە بریتین لە سەرێشەی هێشویی لا سەرێشە و کرژە سەرێشە یان سەرێشەی فشار. هەرچی سەرێشەی هێشویە لە هەمویان کەمتر و لە هەمویان پڕ ئازارترە کە بە شێوەیەکی گشتی وەک ئازارێک لە ناو یەک چاودا دەردەکەوێت و ئەو کەسە وا هەز دەکات کە چاوی دەردێنن و ئازارەکەش ئێجگار تیژ و بەهێزە. هەرچی لا سەر ئێشەیە یان ئەوەی کە لە ناو خەڵکدا باش شەقیقە ناو دەبرێت وا زمانە زانستیەکەی بریتە لە مایگرین. ئەم جۆرە لە سەرێشە با شێوەیەکی گشتی لە لایەکی سەردا دەردەکەوێت و لە دە کەسی جیهان کەسێکیان بەدەست ئەم سەرێشەوە دەناڵێن و با شێوەیەکی گشتی بە دەنگ و بە ڕووناکی و با قەرباڵغی بێزار دەبن کە ئەمەش بابەتی ئەمەڵقەیەمان نییە. هەرچی کرژە سەرێشەیان سەرێشەی فشارە بابەتی ئەمەڵقەیەمانە و لە باوترین جۆرەکانی سەرێشەیە لە جیهاندا و لە 5 کەس لە جیهاندا کەسێکیان بەدەست ئەم سەرێشەیەوە دەناڵێنێ. دەرکەوتەی ئەم ئازارەیان دەرکەوتەی کرژە سەرێشە لە بەشێوەیەکی گشتی لە پشتی سەر و لە ناوچەوانی مرۆڤدایە. لەکدانەوەی زۆر هەیە بۆ ئەم بابەتە بەڵام تا ئێستا هیچیان 100% یەکلای نەبوونەتەوە کە بوترێمە هۆکاری کرژە سەرێشەیە. بەڵام با شێوەیەکی گشتی کەم خەوی و کەم خواردن و کەم پشوو و زۆر هیلاک بوون و فشاری دەرونی بە هۆکارەکان ئەم سەرێشەیە دەستنیشان کراون. ئەم سەرێشەیە کە دەردەکەوێت وەکوایە کەسێک ناوچەوانی بەست بێت وەک بیرتان بێ لە ڕابردووە دایکمان نەنگمان پەڕۆیەکی لە ناوچەوانی دەبەست و دەیگوت سەرمێشێ ئەمایان بریتێ لە کرژە سەرێشە. بەڵام دەستنیشانکردن و چارەسەرکردنی کرژە سەرێشە یان سەرێشەی فشار یان بۆی کە جیاب بکرێتەوە لەوەی کە ئایا ئەمە کام جۆرە لەسەر ئێشەیە هەروە کارێکی ئاسان نییە و پێویستی بە بینینی پزیشک و بە دواداچوونی زانستی و پشکنینی تاقیگەی و تیشکی هەیە. بینەرمان بن بۆی کە بزانین ئەو سەرێشەی کە من هەمە کام جۆرە لەسەر ئێشە و ئەگەر هاتوو کرژە سەرێشەش بوو چۆن چارەسەر دەکرێت. لەگەڵمان. سەر ئێشە نەخۆشیەکی باوی کۆمەڵگای ئێمەیە هەر لە دێر زمانەوە سەر ئێشە بوونی هەبووە. سەرێشە ئەنواع سەبەبی هەیە هەر نەخۆشێک گێت بۆ لای ئێمە شەکوا لە سەر ئێشەکەیەکە کە ڕۆژانە سەرێشەی توش ئەبێت ئێمە یەکسەر بە کۆمەڵک پرسیار لە نەخۆشەکەمان دەست پێەکەین. ئایا ئەم سەرێشەیە لە بەشی ڕاستێتیان لای بەشی چەپێتی بەشی پێشەوە یان بەشی پشتەوەی سەرێتی. بەهەرحاڵ هەر نەخۆشێک بێتە لای ئێمە بۆ باشترەکە پرسی نەخۆشەکەمان زەخت و شەکرەی هەیە یاننا خۆگەر وەڵامی نەخۆشەکەمان بە نەخێر بێ زەخت و شەکرەی نەبێ ئێمە هەر مەفروزە زەخت و شەکرەی بۆ بکەین چونکە بە سەرێشە هاتووەتە لامان زەخت بەرزبوون و زەخت دابەزین سەرێشە دروست ئەکا بە تاکید هەروە شەکرش دابەزێ سەرێشێکی زۆری بۆ دروست ئەکات. لە دوای ئێوە کە ئێمە چێکی زەخت و شەکرەی نەخۆشەکەمان نەکەین زانیمان ئەم نەخۆشە زەخت یان شەکرەی هەیە ئێمە ڕەوانەی دکتۆری باتنی ئەەکەین دکتۆری هەناوی ئەەکەین بۆی ئەو بیبینێت و ئیجرعات یان کاری پێویستی لەگەڵا بکات و بە باشترین شێوە. جار سەر ئێشە پەیوەندی بە هاوکردنەوە هەیە هەموو هاوکردنیەک لە هەر شوێنێکی جەستەمانابێ لەوانەیە سەر ئێشە دروست بکات. بۆ نمونە هاوکردن لەوانەیە هاوکردنێکی ڤایرۆسی بێ یاخود هاوکردنێکی بەکتریایی بێ هەچ هاوکردنێک بێ لەمانە کە تای لەگەڵا بێ لەوانەیە هۆکار بێ بۆ دروستبوونی سەر ئێشەیەک. جا هۆکاری دروستبوونی ئەم هاوکردنە لەوانەیە هاوکردنەکە لە پەردەی دەوری مێشکاوێ کە پێڵێن هاوکردنی پەردەی دەوری مێشک لەوانەیە ئەمە هۆکار بێ بۆ دروستبوونی سەر ئێشە. لەوانەیە هاوکردنێکی بەکتریایی بێ بۆ نمونە
کە خەڵک پێڵێ حمەی ماڵتا یاخود گرانەتە یاخود هەر جۆرە هەوکردنیی کە کات لە جەستەیە ڕوئەیە ئەبێتە هۆی دروستبوونی سەر ئێشە. هەندێک جار هەوکردنێک لە میزەڵانە لە گورچیلەیە لە هەر شوێنیش کە جەستەیە بێ لەوانەیە سەر ئێشە دروست بکە. بۆیە شەرت نییە سەر ئێشە بەتەنیا خۆی نەخۆشیەک بێ، لەوانەیە نیشانەیە بێ بۆ نەخۆشیەکی کە. هەندێک هۆکاری کەمان هەیە بۆ دروستبوونی سەر ئێشە، بۆ نمونە ئەوانەی کە فشاری خوێنیان هەیە و چارەسەر وەرەگرن بۆ بەرزە فشاری خوێن، لەوانەیە سەبەبێک لە هۆکارێک لە هۆکارەکانی دروستبوونی سەر ئێشە ئەو بەرزبوونەوەی فشاری خوێنە بێ. بۆیە کاتێک هەر کەسێکمان فشاری خوێنی هەیە و چارەسەر وەرەگرێ، لە ڕاستیە پێویست دەکات ناو بەناو چەکی بۆ بکرێتەوە، هیچ نەبێت 3 مانگ جارێ پزیشکە پسپۆڕەکەی بیبینێ، بزانین ئایا ئەم فشارە خوێنەی کە هەیەی و چارەسەر وەرەگرێ ئایا باشە کۆنتترۆڵە یان فشاری خوێنی زۆربەی کات بەرزە، چکی لەوانەیە هۆکاری سەرێشەکەی بەرزی ئەو فشاری خوێنە بێ. هەندێک کەسمان هەیە کە نەخۆشی شەکرەیان هەیە، لەوانەیە هۆکارێک بێ لە هۆکارەکانی دروستبوونی سەر ئێشە، بۆ نمونە دابەزینی شەکرا یاخود بە پێچەوانەوە زۆر بەرزبوونەوەی ڕێژەی شەکر، لەوانەیە هۆکار بێ بۆ دروستبوونی سەر ئێشە. بۆیە بە هەمان شێوە ئەوانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە پێویستەکە هیچ نەبێت 3 مانگ جارێ پزیشکە پسپۆڕەکەی بیبینێ بۆ ئەوەی بزانین ئایا شەکرەکەی باشە یاخود خراپە. بۆیە لەو کاتانەیە لەوانەیە هۆکاری دروستبوونی سەرێشەکەی پەیوەندی بە شەکرەکەی بێ نەک هۆکارێکی کە. هەندێک هۆکاری کەمان هەیە بۆ دروستبوونی سەر ئێشە، بۆ نمونە ئەوانەی کە ئەخۆنەوە کوهولەکان ئەخۆنەوە، لەوانەیە لە هەندێک کات لە کاتەکانە تووشی سەر ئێشە ببن، بە تایبەتی کاتێک بەیانیان هەڵەسن لە خەو. بۆیە هۆکارێک لە هۆکارەکانی دروستبوونی سەر ئێشە ئەو مادە کوهولیانەیە کە زۆر کەس هەیە کاتێک ئەخواتەوە مادە کوهولیەکان لەوانەیە دوای ماوەیەک تووشی سەر ئێشە ببێ. جا بۆیە لەو کاتانەیە ئەبێ ئێمە جاکاری بکەین ئایا بزانی سەر ئێشەکەی پەیوەندی هەیە بەو مادە کوهولیانەوە یاخود سەر ئێشەکەی پەیوەندی بە هۆکارێکی کەوە هەیە. دکتۆر زانە من 4 هەفتە زیاترە بەدەست ئازاری سەرمەوە ناڵێنەوە. ئاگداریش من تاکە کەس نیم لەم دنیایەکەوە لە 5 کەسی دنیا کەسێکێنەکو من وایە کاتە لە سەدا 20 خەڵکی دنیا کە لە شوێنەکە تووشی سەرێشە بن. جۆرە ڕێگام تاقی کردوتەوە، دەرمانی هزار شکێن خواردووە، بە 10 ساعات و 12 ساعت لە جێگایان نووسوم، خوێنیشم بەخشیوە کە چێم سەرێشەی هەر چاک نابێ. بۆ بێگومان سەرێشە کاتێگاتەم حەدەی جەنابەت باسیەکەی بە شێوەیە کە درێژای کێشێ و ڕێگانی کە تاقیت کردوەوە ڕەنگە هەندێکیان پێویست بێندێکیان ئەستانە پێویست نیەکە کردوتە کاتی سەرێشاگاتەم ئاستا بێ بێگومان پشکنینی بۆ بکرێ و بێگومانە بێت لە سەرچاوی ئەم سەرێشێ بکۆڵرێتەوە زین هۆکاری ئەم سەرێشەیە چیە. بە شێوەیەکی گشتی سەرێشە توانین بڵین 2 هۆکاری بنەڕەتی هەیە. هۆکارێکیان کە سەرێشەکە بریتە لە نیشانەی نەخۆشیەکی تر، واتە تۆ نەخۆشیەکت هەیە بە سەرێشە خۆی نوێنێ، ئەمە پێوتێ سەرێشەی دووەمی. و جۆرێکی تری سەرێشەمانەیە کە نەخۆشەکە تەنیا سەریێشێ، واتە نەخۆشیەکە بریتە لە سەرێشە و هیچی تر. بۆیە لەم حاڵەتەیە پشکنین و لێوردبوونەوە وەرگرتنی قسەی زیاتر لە نەخۆشەکە و لەگەڵ ئەو نیشانانەی ترک جیاواز لە سەرێشەکە لەگەڵ نەخۆشەکە زۆر گرنگە بۆ دەستنیشانکردنی ئەو هۆکارە. جیاوازی ڕەگەس پەیوەندی هەیە بە دروستبوونی سەرێشەوە گەر بە تایبەتی لەسەر کرژە سەرێشە بڕین کە باوترین جۆری سەرێشەیە. بۆ نمونە ژنێ لەگەڵ پیاوەکەیە، کچێک لەگەڵ براکەیە، ئەکرێ ئەوان زیاتر تووشی ئازاری سەر ببن یان وەکو یەکە نێرومێ. ڕەگەزی نێرومێ تەنیا لەوەیە فەرقانەیە ڕەنگە لە نیسبەتی توشبوون بە نەخۆشیەکەوە، واتە مینە زیاتر تووشی هەندێک نەک هەمویان هەندێک لە سەرێشەیە کەمێکانە بێ و بە پێچەوانەوە هەندێک جار نێرینە لە هەندێک جۆری سەرێشەیە زیاتر توژە بێ. واتە بە شێوەیەکی گشتی ناتوانین بڵین مادام تۆ نێری تووشیم سەرێشەیە ناوێ، مادام مینێ تووشی فڵان نابێ، هەمومان وەکو یەک مرۆڤ تووشیم سەرێشەیە بێ، بەڵام لە ئاستی زیایە و کەمیە فەرقەکە. ئاستی زیاو کەمێکە و لە مەسلەی توشبوونەکە پەیوەندی بە گۆڕانە هۆرمۆنیەکانی ژنانەوە هەیە یا پەیوەندی بۆیە پیا بە قۆترە لە ژن بۆ هەندێک پیان وایە کە
دروستبوونی پیا و ژیناتی پیا و عقلی پیا و لە هی ژن زیاترە بەی شێوەیە گوانیە پەیوەندی بە هۆکاری هۆرمۆنی ئافرەتانەوە هەیە بەڵێ هەندێک تەغیر و گۆڕانکاری هۆرمۆنی هەیە کە لە کاتی دروستبوونی سووڕی ماگانە لە کاتی لێچوونەوە لە سووڕی ماگانە لە کاتی سک پڕیامە ئەو بەرز و نزمیە دایمەیە کە لە هۆرمۆنی ئافرەتانە ڕوا لە بەنی ئیرسترۆژین و پرۆجیسترۆن کە بەپێی ئەو توێژینەوانەی کراوە هەندێک لەم هۆرمۆنانە فاکتەرن یا هۆکارن بۆ توشبوون بە سەرێشە هەندێکیان بە پێچەوانەوە دژە سەرێشن بۆیە سەیرەکەی لە هەندێ کاتی دیاری کراوە سەرێشەکان ئافرەتان بەجێڵن بە پێچەوانەوە لە هەندێک کاتی ترە زیاتر توژە بن من ێستا باوشی دوو مناڵم ئەکرێ مناڵەکانی شم سەرێشیان هەبێ بێگومان بە تایبەتی سەرێشەی ژێرفشار یاخود گرژە سەرێشەوەی کە بە ئینگلیزی پێوتێت تەنشن هێدێک یەکێ لە هەرە باوترین جۆرەکانی سەرێشە لە مناڵە دوو هۆکاری گرنگە یەکیان بریتێ لە توشبوون بە هەوکردنی بۆریەکانی هەوا یاخود سوربوونەوەی قورگ و لەوزەتێن و ئەم جۆرە شتانە و دووهەم هۆکار بریتە لە هۆکاری ژێرفشار بێگومان و مناڵانی کە لە ماڵەوە باسی جۆرێک لە سەرێشاکەن دایکان و باوکان لەوە بێ زۆر وریابن ئایا ئەم مناڵەیان لە ساتێ لە ساتەکانی ژیانیانە تووشی فشارێکی گەورە بۆیاننا واتە لە مەکتەبەکەی نامرتاحە لەگەڵ هاوڕێکانیان لە ژێر فشارایە لە ڕێگەی مەکتەب تووشی کێشە ئەبێ قوتی بەسەر خوێندن و شتەکانیان ناشکێ لە ماڵەوە هەڵس و کەوت لەگەڵ یا خراپە ئەوەی کە پێوترە چایلد ئەبیوز واتە خراپ مامەڵەکردن لەگەڵ مناڵە ئەمانە هەمووی هۆکاری گرنگن بۆی کە مناڵ تووشی سەرێشە ببێ تووشەوەی کە بەڵام بێگومان جۆری باسکردن و جۆری وەسفکردنی سەرێشەکە لە مناڵەوە زۆر زۆر جیاوازە و پێویستی بۆ هەیە کە دایک و باوک زۆر وریابن بۆڕۆ هەر مانەوە لە سەرێشەکانی ژێرفشارە کە لە هەمووی باوترە هەندێک جۆری سەرێشەمان هەیە کە پەیوەندی هەیە بە کەمخەویەوە و هەندێکیان پەیوەندی هەیە بە لێبڕانی دەرمانەوە کە بابین لێبڕانی دەرمان چ جای ئەو دەرمانە نیکۆتین بێکە لە جگەرایە یا ئەلکۆهول بێکە لە ناو خواردنەوە ئەوەی کە پێوتری خواردنەوە ڕۆحیەکانە هەیە و یا چانە خواردنەوە قاوانە خواردنەوە بۆ ماوەی چەند سەعاتێک کە لەش داوایەکە ئەم جۆرە لە سەرێشە کە سەرێشەی دوورکەوتنەوەی لە دەرمان و سەرێشەی کەمخەویە چۆن جیاکردنەوە لە سەرێشەی ژێرفشار چۆن ئێوە بەتان جیاکرێت و پزیشک بە شێوەیەکی گشتێمە کە سەرێشەکە وەسفەکەی ناوێنین سەرێشەی ژێرفشار یاخود بە دیوەکترابە بە هەندێک چاڵەی شەقیقا بەڵام ئەوەی کە گرنگە لێرە ئێمە هۆکارە پاڵنەرەکانە بۆ توشبوون بەم سەرێشەیە واتە بێگومان سەرێشەی ژێرفشار هەندێک جار وایە تۆڵی من هیچ هۆکارێک شک نابم بەڵام کاتێ وردەبییتەوە هۆکارەکان هەرمانن کە جەنابەت باست کرد یان کەسەکە سێرەکەی بێخەوی هەیە واتە ئینسۆمنیای هەیە واتە بە شەو ناخەوێ بە ڕۆژ هیلاکە زوو هەڵەسێ لە خەو ئەم بازنەیە خۆی دووبارە کاتۆ ڕۆژانە و چەند تاوای لێ نەخۆشەکە هەست بەو گرفتە ناکە کە ڕۆژانە هەیەی بەڵام سیرەکە سەرێشەیەکی و بە تایبەتی دوانیۆڕوان دەست پێەکە لە کاتی ماندووبوو نەگاتە ترۆپک داوای جسم و لەشی مرۆڤ بۆ خەوەگاتە ترۆپ ئەم سەرێشەیە دەست پێەکە بێگومان ئەوانەی کە جەنابەت باس کرەمانە پێوتێت تریگەرین فاکتەر واتە هۆکاری پاڵدەر بێگومان و کەسە ڕاهاتۆ بۆی چاپخوا چا کافاینی تا ئێمە زانین کافاین مادەیەکە کە جسم پێویست پێێت جار بۆ کەمکردنەوەی ئازار کاتێک ئەم کافاینە کەمە بێتەوە هەم ئەوانەی کە شەقیقیان هەیە و هەم ئەوانەی کە مرۆڤی ئاساین بۆیان هەیە ببێتە هۆی دروستبوونی سەرێشەتیاندا کاتە سەرێشەی پەیوەندیدار بە کەمخەوی و سەرێشەی چانە خواردنەوەش دیسانەوە بە گرژە سەرێشە بێگومانەمانە هەمووی پاڵنەرن و ئەوانەشی کە شەقیقانی و گرژە سەرێشان نیە ئەمانیش دیسانەوە هۆکارە پاڵنەرە گرنگەکان چین بریتین لە فشار بریتە لە خواردنەوەی چاو قاوە و ئەمانەی کافاینی تێدایە بریتێ لە بێخەوی هەندێک جار بریتێ لە خەوی زۆر مادە کۆلیەکان ئەمانە ئەبنە تریگەرین فاکتەر ئەبنە پاڵنەری توش بوون بە سەرێشەکە قسە گەێناو خەڵکە زۆر باوە ئەڵێ کرە پێڵاوی تەسک سەرێشە دروستکە زۆر بە کورتی پێم لە دروستێکە شتیوان نەبیست زانست وەکو خبرێکە وەکو خبرش پێم وایە ئەوانە یەک کێشە هەیە لە ناو نەخۆشەکانمانە ناو خەڵک بەعامە هەوڵی دۆزینەوەی تەفسیرێکی دیاریکراوە دۆزنەوە بۆ نەخۆشیەکانیان جگە لە لا سەرێشەکە یەشێک لە هۆکارە پاڵنەرەکان بریتێ لە بۆن لە کرژە سەرێشە فشارە سەرێشە ئەکرێ بۆنی عەتر بۆنی تیژ کرژە سەرێشە دروست بکە بە دڵنیاییەوە هەموو ئەو شتانەی کە ئەبنەهۆی فشارێکی دیاریکراوە بۆ مرۆڤەکە یاخود هەندێک جارە بنەهۆی
با بڵێن ئێریتیشن یا با بڵێن بزواندن ناڕەحەتکردنی ئەو دەمارە هەستەوەرانی کە لە دەموچاوی مرۆڤ هەیە بۆی هەیە ببێتە عاملێک یا خۆت هۆکارێ بۆ با بڵێن دروستکردنی سەرێشەکە. بێگومان دکتۆر بیرن نەچی ئەمانە فەرقی هەیە لەگەڵ هۆکار شتێکە پاڵنەر شتێکی ترە. باشە ئێستا تقریبا بابەتی فشارە سەرێشیان کردژە سەرێشەمان تاوتێ کرد بە باشی کە کەسێکی وەکو منێتە بەردەستی ئێوە و لەو شتانە گوێ لەم قسانە بۆ کەسە بێ کۆکردمان ئەوێت دەستنیشانی بۆ بکەیت دەست بخەیتە سەر برینەکە کە ئەمە فعلەن کژە سەر ئێشەیە و شتی تر نییە شتی دووەمی نییە وەک هەر شتێکی تر دوو ڕێگە هەیە پشکنینی سەررجەی یەکەن بڵین لە سەر جێگا لە ناو عادەکان ئایکەن بە دوای چی ئاگەڕندەوەیە ئێمە عادەتەن کە نەخۆشەگێتە لای ئێمە هەندی هۆکارمان ئێمە پێڵێن ڕێت فلاک پێڵێن خەتی سوور بە تایبەتیوانی کە سەرێشانێ واتە چی یعنی چی خەت فلاگا خەتی سوور واتام کەسە جاکەرەوە لەوانەی تر وە پشکنینێکی ورتری بۆ بکە وەکو لە کەسێکی تر. ئەمە نقطەیەک ئەو هۆکارانە چین کەوا لە منەکە مەسەلەن گرنگیکی زیاتر بە نەخۆشێک لە یەکیشتر بەم یەکەم شت تەمەنە واتە وەکو پێم وتیوانی تەمەنیان زۆر کەمە ئەوانەی تەمەنیان زۆر لەسرە ئەمە سەر 55 ساڵ یا سەر 50 ساڵ و یەکەم جاری بێ باسی سەرێشە بکە ئەمە هۆکارێکی گرنگە. هۆکاری دووەم جۆری سەرێشەکەیە واتە جۆری سەرێشەکە ئەگەر بێت تۆم سەرێشەیە لە کتوپڕ و زۆر بە توندی ئێمە پێڵین ثەندەر کڵەب هێدێک واتە توندی ئەم سەرێشەیە لە ماوەی چرکەیەک دقیقەیەکە بگاتە ترۆپک سەرێشێکی زۆر بە قۆتەنانە نەخۆشەکاڵێم بە عمرم سەرێشەی وام نەگرتووە یان ئەڵێ سرم خەریکات تەقێتەوە ئەوە ڕێک منم ئەم جۆرە سەرێشەیە گرنگە پشکنینی وردی بۆ بکرێت دووهەم سێهەمیان ئەگەر ئەو کەسە جگە لە سەرێشەکە هەندێک نیشانی کە تیای تێدا بێ کە سەرنجی ئێمە ڕابکێشەوەکو بوونی بەرزی تای گەرمایی لەشی تێکچوونی باری جەستەی ئەو کەسە لە ڕووی بینین لە ڕووگەی هەستکردن لە ڕێگەی جوڵەی دەستێک لا خودت شوێنێکێواتە فۆکەڵ دفسیتیە بێواتە نقصانیەک لە جسمیا دروست کردبێ سەرێشەکە ئەگەر بێت و سەرێشەکە ئینکریزینگ واتە ڕۆژانە بەرەو زیابوون بڕوە مەسەلەن ئەمڕۆ هەیەی سبێنێ زیاکە وردەوردە سەرڕای ئەوەی وەکو جەنابە دوتت سەرڕایەوەی کە ئازارشکێ نەخوا بە گاڵتە وەزعکە وەرەگرێ لە پێشە بە ئاسانی یەتە بەرچاوی بەڵام سیرەکەی سەرێشەکە لە زیادبوونایە. ئەم شوێنەی منی لێ دانیشتوم پێی دەوترێ یەکەی گرتنی تیشکی سیتیسکان یان لەناو خەڵکە بە ئەشیعەی تەنووری بەناوبانگە لە ڕاستیە ئێمە کە دانیشتوین ئەمڕۆ کار ناکەن بەڵکو ئامێری تیشکەکە تێکچووە و کۆمەڵە گەندازار سەرقاڵی چاکردنەوەین ئەگەر تەماشای تەنیشتی من بکەن ئەمە ناواخنی ئامێرەکەی و تەنها بەکردنەوەی چەند بڕغوێشی کەم ئەندازیارەکان توانیان تەماشای ناواخنەکەی بکەن. ئەو پزیشکەی کە من بۆ دەستنیشانکردن و چارەسەر سەردانم کرد پاشەوەی کۆمەڵێک پشکنینی سەرجێگەی بۆ کردم داوای لەکردم کە تیشکێ بگرم مەبەست لە گرتنی ئەم تیشکی سیتیسکانە ئەوەیە کە بزانە لە ناو مێشکی منە چیە بزەرێ چونکە وەک ئەزانن سەری مرۆڤ وەکەم ئامێرە نییە تەنها چوار بڕغوو بێ و بکرێتەوە بەڵکو بە کۆمەڵێک ئێسکی پتە و دەورە دراوە و ئەمەشیان پتەوترین ئێسکی لەشی مرۆڤە و بۆ پاراستنی ئەو سامانە بە نرخەیەکە ئێمە هەمانە و سەراپای ژیانمان ڕێگەخە بۆ پاراستنی مێشکمانە 4000 ساڵێک بەر لە ئێستا و کاتێک کە پزیشکەکان بیان ویستایە بزانن چی لە ناو مێشکا گوزەرێ کونیانە کرد و ئەچوونە ناوە تەماشایانە کرد بەڵام ئەمە کۆمەڵێک زەرەریتری بە دوای خواهێنا ئێستا بەهۆی تەکنەلۆژیای نوێوە باگرتنی تیشکی سیتیسکان ئەم کارە ئاسانتر بوو پزیشکەکان دەتوانن ناو مێشکی مرۆڤ بینن. سیتیسکان چۆن کارەکات تەماشای تەنیشتی من کەن ئەگەر سەر و کەلەی مرۆڤ بە جۆزێک بچوێنین و کاکلۆی جۆزەکە بە مێشک بچوێنین ئەو کاتێک کە ئەم تیشکە دەگیرێت تیشکەکە دەتوانێت لە چەند ئاڕاستەیەکەوە وێنەکە بگرێت یەکێک لە ئاڕاستەکان لەسەر لایە و پارچە پارچە دەیبڕێت وەک ئێستا لەسەر جۆزەکە دەیبینن یان دەتوانێت لە خوارەوە بەرەو سەرەوە پارچە پارچە قاش قاش بیبڕێت. باسپاسەوە داوە لە کارمەند و
پزیشکی پسپۆری تیشک دەکەم کام تیشکە بۆن بگرن و پاش ئەوە لە ئەنجامەکانی ڕوانین لەگەڵ. پێشێکی سەیری ئەو وەرخەکە ئەکەین کە لەلایەن دکتۆری پسپۆڕەوە بۆ نووسراوە بە پێی جۆری پشکنینەکە ئێمە ڕێنمایی ئەینێ چونکە بە پێی جۆری پشکنینەکە ڕێنمایەکان ئەگۆڕێت هەروەها بەپی ڕەگەزی نێر و مێش هەر ئەگۆڕێ ڕێنمایەکان لەگەڵ مناڵ و ینی تەمەنەکانیش ئەگۆڕێت. کاتی هاوڵاتیەکێ کە پشکنینی مێشک و دەمار و کە لەی سەری بۆ نووسراوە پێویست بە خۆگۆڕین ناکە پاڵ ئەکەوێت ماوەی فەحسەکەی 3 بۆ 4 دقەی پێ ئەچێت پێویست بە ترس ناکات لە ماوەیەکی کورتە فەحسەکەی تەواو بێت. بەنسبە سیتی سکانەوە خطوڕەی زیاترە لەبەرەوەی تیشکی ئەتیادی نییە مقابلی 100 بۆ 150 ئەشعەی ئەتیادی ئەگەر نەیتر بێ ئەگەر کۆنتراستیش بێ مقابلی 300 تیشکە. کاتو دکتۆرەڵا با من لێەوە دەست پێ بکەم پێش بێم بۆ لای تۆ پزیشکی مێشک و دەمار پشکینێکی سادەواسانی بۆ کردم دوایەتی بڕۆ ئەشعەیەکی سیتیم بۆ کە تیشێکی سیتیم بۆ کە خەڵک بێڵێت ئەشعەی تەنووری پێم بڵێ ئەشعە تەنووریە چ پەیوەندیەکی بە ئازاری سەرمەوە هەیە؟ آخر چەند شتێ دروستە بێ لە ناو مێشکە ئەبێتە هۆی سەرێشە دکتۆریش بۆیە بۆی نردوتی بۆ ئەم فەحسە. ئیتر ئەمەش ئەم سیتیۆ بۆکەین ئێستا من سەیری فلیمەکانت دەکەم. باشە لەو شتانی کە لە ناو مێشکا دروستە بێ و ئەکرێتە هۆی سەرێشە بۆ نمونە چی هەیە لە ناو مێشکە؟ پێش هەموو شتێ حەزەکەم پێ بڵێم کە زۆربەی ئەم سیتیانی کە ئەکرێ بۆ سەرێشن طبیعی دەرەچێ یعنی هیچ شتێکی تیان نییە. بەڵام ئێمە هەرە بێ بگەڕین جاری وا هەیە مەسەلەن تەخەسوورێکی خوێن لەناو خەزبوونەوەیەکی خوێن بڵێ لەناو دەمارێکە ئەوە سەرێشە دروستەکە یا جاری وا هەیە گرەیەک هەیە لوویەک هەیە لە ناو مێشکە ئەویش ئەنی هۆیەکە کە ببێ بە سەرێشە. ئەمە ناکاتە ئەوەی کە تۆڵی زۆربەی زۆری تیشکەکان ئاسایی دەرەچن بڵێن دکتۆرەکان خوانە ڕێکەوت و حەزەکەن ئەشعەیەکە پێ بگرن؟ ناشتیوان نییە. باشە ئەمەی کە لێرە سەر لەسەر سیتەکانی من تەمەشاکەی لەبەرەوەی کە من زۆر ترساوم کە ئەشعەیەم کردووە بەڕاستی چم هەیە؟ نا الحەمدولله هیچی تیان نییە کە سەیرم کرد بە هیچ شێوەیەک هیچ گرەیەکی لوویەکی تیان نییە. اینجا خەزبوونەوەی خوێنی تیان نییە. جاری وا هەیە طبعاً ئەمە بۆشاییمان هەیە لە ناو مێشکە کە بەنگلیزی پێڵێن ventricles ئەوە ئاو دروستەکە. جاری وا هەیە ئەو ئاوە زۆر دروستە بێ کە ئەو ئاوە زۆر دروستە بێ ئەو کەسەش سەرێشەیەکەی گرێ. الحەمدولله ئەوانە ئەمانن بەڵێ ئەوانەشی تیان نییە.
باشە لەمانە ئەسە بۆ نمونونەکە من ئەگەرۆکو هاوڵاتیە سێریکەم وەکو پزیشکە سێری نەکەم ئەستا تەماشاکەم ئەمە ئێرە لە جۆزەچێ ئەمانەی ئێرە لە نانەچن کەچی ئەمانەی ئێرە لە 4 پارچەشتە چونکە دوو ترێ بێ لەگەڵ 2 پارچە جۆزە و بە هەمان شێوانی بەردەستە ئەمانە چ جیاوازیشان هەیە و چی بە ئێواڵی وەکو پزیشک خۆی سیتی هەر وەکو چۆن خیارێکە هینی ئەی بڕی قاشقاشیەکەی بە یەکسانی قاشقاشیەکەی ئەمیش هەر عینەشت مێشکەکەمان هێناوە لێرە و مەقاتعمان هەڵبژاردووە مەسەن 5 ملیم 5 ملیم اینجا ئەی بڕین ئیتر بۆیە ئەمە لەسەرەوە دەستپێکات وەکو گوێزێکی بچووکەی بینی ئەمە هین بەشی سەرەوەیەتی ئیتری نەخوارەوە بەرەوەرەی نەخوارەوە تا بنی مێشکەکە یعنی ئێستا دکتۆر ئاڵە تۆ ئەوم تێگەێنە کە ئێوە ئەو تیشکە بەکارێنن ئەو ئامێرە ئەلێرەوە ئاوا بەرەوسەرەوە ئەڕۆیان لەسەرەوە بەرەو خوارەوەیەتەوە لە بنی مێشکەوە دەستپێکەین تا بەرەو سەرەوە بەرەوسەرەوە باشەکەواتە ئەمەی جۆزەکە ئەمە بەشی سەرەوەیەتی بەشی سەرەوەیەتی لەبەرەوەی کە بەشێک لە ئازاری سەر پەیوەندی بە ملەوە هەیە و من بە طبیعتی حاڵیش کە کارەکەم بەردەوام سەرداخەم جۆری کارەکەم وایە و زۆرێکیش لە هەوڵاتیان بەردەوام سەرداخەم بە دێر مۆبایلەوە یا بە دیار شتێشی ترەوە لەوانەیە پرسیارەوە کەن بڵێ ئەی باشە تۆم هەموو ئەشیاء لێیراوە یەکسەر بۆ سەرێکی ملیش ناکەی ملیشم دەرەکەی لێرە ئەم بەرنامێ بەس بۆ مێشکە نهائیاً فقرات دەرناخە فقرات بەرنامەی خۆی هەیە و ئەیش بە ئێماڕایە کرێ یعنی ئەمان وەکو ئەپی مۆبایل وایە چۆن ئەڵێ ئەم ئەپە بۆ فلاشت بەکارە هێنراوان بۆ فلاشت بەکارهێنرێ ئەوش ئەپی خۆی هەیە لەناو ئامێرەکە بەڵێ بەتەکید باشە جگە لەمانە جۆرێک لە ئازاری سەر هەیە پەیوەندی بە هەوکردنی گیرفانە هەوایەکانەوە یانەوەی کە لەناو خەڵکا پێی وترێت جیو کە خۆی لە ڕاستیەوە بەتێن بەرنامەیەمان نییە بەڵام دووبارە کە تۆ ئاماژەت بۆ یاوت ئەلێرەوە دەست پێەکەم و سەرەکەم بەرەو سەرەوە پێم وا بە چوبەکانیش دەرەکەیەوە نییە ئەمە بەرنامەی جیوب نییە چکە جیوبیش بەرنامەی خۆی هەیە حتا کو وەزعیەتی کردنی فەحسەکەش وەکو ئەوە نەبوو کە تۆوا پاڵکەوتی لە جیوبە نەخۆشەکە پاڵەخین بەدەمە وەزعیەتی ڕسمەکانیش بەم شێوەیە نابێت یعنی ئەنجا و جیوبەکان هەمووی زۆر بە جوانی دەرەکەوێت کەواتە ئەگەر پزیشکی مێشک و دەمارداوای کرد کە سیتی مێشک بکەن یان سیتی سەر بکەن تەنها و تەنها مێشکە خوێنێتەوە بڵێ لێرە پرسانێکی ترە ئەمە تیشکە من کاتی خۆی ئەماڕایم کرد لە ئێماڕای وتیان زۆر سەلامەتە تا ڕادەیەکی ئەوەندە سەلامەتە کاتوان خانمی دووجانیش بیکە بەڵام ئەزانم کە سیتی وانە و پێم وە بێ جارێکیان بیستم کە ئاڵێن 200 یان 300 ئەوەنی تیشکی سنگ زیان بە مرۆڤ گەیانێ فعلەنەوە خراپە بەتەکید خۆی سیتی تشکێکی زۆرە بەڵام ئێمە گەر بەراوردی کەین لەگەڵ تشکی کەش و هەوای کە وەریەگرین ڕۆژانە تقریبا سیتی سەر ئەوەی کە ئێستا تۆ کردێ مقابلی 8 مانە یعنی وابزانە تۆ 8 مان ئەو تشکی کە وەریەگری مقابلی ئەم سیتی سکانەیە باشیان ئێمە قسەیە کاتەوەی کە من تا 8 مانگتە نابێ سیتی تر بکەمەوە ناشەت نییە زۆر نەخۆشمان هەیە کە نەزیفی مێشکی هەیە ئەمڕۆ لێ داواکەن سبەینی لێ داواکەن بۆ متابعە ئەوە بەگەری حاڵەتەکەیە پێویستەکە جگە لەوانەیە کە حاڵەتەکە خۆی زۆر زەرۆک و خوێن لێچوونی مێشکۆمانە لەم حاڵەتی منە پێتوانم هەڵبەتە من قەت ناتوانم وەکو هەوڵاتی بڕێڵم کەی سیتی بۆ خۆم بکەم بەتەکید پێویست ناکە دکتۆرەکە خۆی قەرارەیە پێویست ناکە سیتی فەحسێکی ئەوە نییە بڵێ وەڵا بە هەوەسی خۆمە چم ئەیکەم ئللا بێ دکتۆر خۆی قەرار بە کە ئەچی بۆ لای پێویستەکە یا پێویست ناکە باشە هیچی تر هەیە کە لەسەر سیتەکەی من دەرکەوت بێ بەنسبەت سیتەکە و زۆر باشە اینجا ئێمە مەقاتعی کەشمان گرتووە خۆی تەوان تۆ فەحسەکە ئەەکەیت و ئەڕئیتە دەرەوە بەڵام سیتی خۆی بەرنمەیەکی تایە کە ئێمە ئەتوانین بە شێوەیەکی جانبی ینی بەلاوە بیگرین ئەی داتاکان مەوجودە و ئەتوانین بیکەین بەلا بەم شێوەیە بزڵێ ئەنجا بەرنمێکی کەشی تایە ئەتوانین بیکەین بە کۆرۆنەڵ یعنی وەکو بڵێن ئاوا بیگرێ نا بڵێن هەر ئاواهی لەت بێ بەم شێوەیە پێشەوە بۆی بزانین ئەگەر بزانین ئەم خەتەی ناوەڕاست چۆنە ڕێکوەستاوە هیچ لایەک ڕووی نەکردوتە سەر شوێنێکی کە نەوەک شتێکی تیابێ بەعتیادی دەرنەکەی چکەمە پێڵێن وەکو سیتێکی پلین ینی ئەتیادی مامەگە من هەر شتێکم بینی تایە و شکم لێکرد ئەبێ دووبارەی کەمەوە بە دەرمانەوە باشە بەڵام لێرە ئێساوەسمان پێستەوە دۆرانەکەنی نهاییان پێویستە کەواتە کارەکەی ئێوە لێرە تاوا بتون پێویستە بگەڕێمەوە بۆ پزیشکی مێشک و دەمار بۆی کە دەستنیشانی جۆری سەرێشەکەم کار دەستخۆش
بەسپاسەوە دکتۆر ئاڵاشاڵی تەماشای سیتەکەی کردم و دەرکەوت کە هیچی تیانی و پاکە کەواتە یەک لای بوویتەوە کە من کرژە سەرێشم هەیە بێگومانەوە هۆکارانەی تر کە ئەکرێت لە پشتم هۆم سەرێشەی جەنابتەوە بێت لە ڕێگەی سیتسکانەکەەوە لە ڕێگەی پشکنینی خوێنەوە ڕێگەی پشکنینی سەریری جەنابتەوە ئەمان دەرکەوت بێگومانەمە هیچ هۆکارێکی تر لە پشتم سەرێشەوە نییە جگەل لە هۆکاری گرژە فشار بێگومان پاڵپشت بە سروشتی سەرێشەکەی جەنابێت بە عمری جەنن تەمەنی جەنابێت بەدەڵەوە دەرکەومە پێوترێت تێنشن هێدێت. تێگێتە لای ئێمە پێمان ئەڵێ من سەریێشەیەکم هەیە ئێمە یەکەم شدوەکو دەرمان سازێک ئەبێ لی پرسین ئایا ئەم سەریێشەی چۆنە یاخود وەسفێکی سەریێشەکەمان بۆ بکە وەکو پێشتر باسییان کردو جۆرەکانی سەریێشە ئەگەر هاوڵاتیە کاتە لای ئێمە و وتی سرم بۆ جۆرەیەشێ وەکووا بێت شتێکم بەست بێ بەسەرمەوە و سەریێشەکەم کەمە و بەس بەردەوامە ئەوە بەلایانی زۆر ئەوانێ ئەچێتەوە حاڵەتێک کە گرژە سەریێشەیە یاخود فشارە سەریێشەیە لەم حاڵەتانە ئێمە وەکو سەیدەلانیەک ئەبێلی پرسین ئایا ئەم نەخۆشە هیچ نەخۆشیێکی ئەم هاوڵاتیە هیچ نەخۆشیێکی تری هەیە یاخود ئەم ماوەیە سترێسێک و قەلەقەیەکی زۆری لەگەڵایە چکە ئەو جۆرە سەریێشانە زیاتر بەهۆی سترێس و قەلەقیەوەیە کاتێککە جوابی ئەمانەمان وەرگرت ئێمە ئەتوانین بەپێی ئەو دەرمانانی کە ئۆتیسین واتە ئێمە وەکو سەیدەلانی ئەتوانین بەبێ ڕەچەتەی پزیشک بین بە هاوڵاتیەکان ئایا گەر دەرمانێکی سادە بێ وەکو پاراسیتۆڵ بە یا دەرمانێکی تر بێ یا کۆمبینیشن بێ پاراسیتۆڵ و مادەیەکی تر بێ وەکو ئایبوپرۆفین بێ یا ئەسپرین بێ یا خود کافاین لەگەڵ پاراسیتۆڵەکە یا بێ ئێمە توانین بین بە نەخۆشەکە و بە پێی جۆری سەرێشەکە پێی بڵین ئەم نەخۆشە چۆن نتوانێت ئەم دەرمانە وەرگێ و هەروەها ئەوەی کە زەڕورە ئێمە بە نەخۆشە بە هاوڵاتیەکەی ڕابگەێنین ئەوەیە کە ئەم هاوڵاتیە دوور بێ لە سترێسەوە لە قەلەقیەوە لە هیلاکی زۆرەوە هەروەها خەویشی ڕێککاتەوانێت چکە ئەمە بێتە هۆی سەر فشارێک خاستە لەشی ئەو هاوڵاتی و بێتە هۆی سەریێشە و ئەگەر ئەم هاوڵاتیە وتی بە درێژخایانی لەگەڵمای ئەم سەریێشێ و بەردەوام هەمە لەو حاڵەتەیە باشتر بچێ سەردانی پزیشکی پسپۆرکە بۆی باشترین عیلاج وەرگرێ بۆ حاڵەتەکەی خۆی. لە ئاڵلقەی پێشووی بەرنامەی چارە کە باسمان لەو دەرمانە نەکرد کە بۆ ئازاری ددان یان بۆ شکاندنی ئازاری ددان باشن باش شێوەیەکی گشتی نمونەمان بە سێ دەرمان هێنایەوە کە بریتین لە پاراسیتۆڵ و ئایبۆپرۆفین و ئەسپرین هەمان و دەرمانانش بۆ کرژە سەرێشە سوودی خۆیان هەیە و وەک خات و دکتۆرسانای پزیشکی دەرمانسازیش باسی کرد بەڵام بۆ تێگەیشتن لە شێوازی کارکردنی ئەم دەرمانانە لەم سێشتەی دەستم ئاسانتر نییە کە بریتین لە تەقسیم و پلاکێکی کارەبا کاغەزێک و مۆبایلێک لەبەرەوەی کە جارە کارمان بەمانە نییە ئەمانە هەڵدەگرم شێوازی کارکردنی دەرمانە ئازارشکێنەکان بابەتێکی زانستی ئێجگار وردە کە بەهۆی هەستە دەمارەکانەوە ئەو هەستە دەمارانە لە شوێنێک و بۆ شوێنێکتر هەستەکە دەگوازنەوە بەڵام بۆ این بۆتان ئاسان بکەمەوە بێنە بەرچاوی خۆتان کە مێشکی مرۆڤ سەرچاوەیەکی کارەبایە و ئەم سەری پلاکە لێەوە ئەڕوا و با تەقسیمەکە ئەڕوا بۆ هەر شوێنێکە بتانەوێ کارەبای لێوە وەردەگیرێ کە ئەمە کۆتایی هەستە دەمارەکانە کە ئەگەر تۆ بتەوێ گڵۆپێکدا بگرسێنی ئەو کاتە زۆر بە ئاسانی با پلاکێک دەیکی بەناو ئەمەوە و گڵۆپەکە بەهۆی وەرگرتنی کارەباوە داگرسێ ئەمە شێوازی گواستنەوەی ئازارە کە تێدەپەڕێت و دەگات بە مێشک هەستە دەمارەکان دەگوازرێنەوە بەڵام ئەگەر هاتوو ئێمە کارێکمان کرد کە کارەکەش بریتە لە چی؟ بریتە لەوەی کە ئەم سەری پلاکە بگرین ئەو کاتە هیچ شتێک ناتوانێت بچێ بەم پلاکەیە و کە پیان نەچوو ئەو کاتە هیچ گڵۆپێک داناگرسێ بەم شێوەیە دەرمانەکانی ئازارشکێن کار دەکەن واتە بابەتەکە چارەسەر ناکەن تەنها گواستنەوەی هەستە دەمارەکان پاک دەخەن بە هەمان شێوەی کە نایڵن پلاکەکە و گڵۆپەکە بگەن بە یەک و
کارەباکە بگوازرێتەوە. هەمومان مۆبایلمان هەیە لە ماڵەوە لەوانەیە ڕۆژانە نیو کاتژمێریان تا سێ کاتژمێر بەسەریەوە سەردا بخەین. بەڵام من ئەمڕۆ مۆبایلەکە بۆ ئەوە بەکار ناهێنم. گەڕانی خۆم کرد لە سەرچاوەفەرمیەکانی حکوومەتی بەریتانیا بۆ ئەوەی کە بزانین بۆ کردژە سەرێشە ڕێگە چارە ئاسانەکان چین کە لە بەردەستی منە هەیە و ئێستا لەسەر شاشەکە بۆتان جیابێتەوە بە دوو بەشەوە بۆ خۆپاراستن و چارەسەرکردنی کردژە سەرێشە ئەمانە بکە و ئەمانە مەکە. یەکەم ئاو زۆر بخۆرەوە. کاڵین ئاو زۆر بخۆرەوە هەموو کەسێک لە ڕۆژەکە بەلای کەمەوە پێویستی بە 8 پەرداخ ئاو هەیە. لە وەرزی هاویندا بڕەکە زیاترە بێ. بەڵام لە کاتی ئاو خواردنەوەیە ئاگاداری ئەوە بن کە پێویستە چارەکێک پێش نان خواردن لە کاتی نان خواردن و چارەکێک دوای نان خواردن بە هیچ جۆرێک ئاو نەخورێتەوە. جگە لە ئاو هیچ جۆرەش لەمەنێکی تر نابێت لە کاتی نان خواردنا بخورێ. لەبەروی کردداری هەرستێکە و ورگی مرۆڤ گەوراکە و دەوان نەشە خۆی لە خۆیان جۆرێک لە سەرێشە دروست بکە بۆی تێکدانی کردداری هەرسەوە. ئاو زۆر بخۆرەوە، ئەلکوهول مەخۆرەوە. لە کاتی ئازارە ئەلکوهول مەخۆرەوە بۆ شکاردنی ئازارەکە. ئەگەر ئێوە کەسێکن کە ئەلکوهول دەخۆنەوە پێویستە ئەوە بزانن کە بەلای کەمەوە لە هەفتەیەکدا دووشە و پێویستە بە تەواوی لە ئەلکوهولەوە دوور بن و هەر کاتێک ئەلکوهولێکی قورسی وەک ویسکی ڤۆدگا عەرەقتان خواردەوە پێویستە بە دوایە تا 48 کاتژمێر بە هیچ جۆرێک هیچ جۆرە ئەلکوهولێک بەکار نەهێنن چونکە خۆی لە خۆیدا جۆرێک لە سەرئێشەیە کە پەیوەندیدارە بە خواردنەوەی ئەلکوهول یان دوورکەوتنەوە لە ئەلکوهولەوە کە زۆر خوتان پێوە گرت بوو. دووهەم لە کاتی ژانە سەردا پشوو وەربگرە بنوو بەڵام زیاتر لە کاتی خۆت مەنوو کە ئەڵێن بنوو یان بخەوە مەبەسمان لەوەیە کە هەموو مرۆڤێک بە شێوەیەشی گشتی لە 24 کاتژمێردا 7 هەتا 8 کاتژمێر خەوی پێویستە. بەڵام ئەگەر هاتوو ئەم بڕە لە بڕەکەی خۆی کەمتر بوو یان زۆر زیاتر بوو دووبارە دەکرێت جۆرێک لە سەرئێشە دروست بکە. سێ هیچ ژەمێک مەپەڕێنە و ژەمەکانت بخۆ تەنانەت ئەگەر یەک پاروش بێ بەڵام لە هیچ ژەمێکدا زیادەڕەوی لە خواردن مەکە. چوار کەی توانیت وەرزش بکە بەڵام بە دیار شاشەی کۆمپیوتەر و کاغەز و مۆبایلەوە زۆر سەردا منەوێنە لەبەروی کە دەکرێت خۆی لە خۆیدا سەردانەوان و زۆر سەرشۆڕکردنەوە بە دیار مۆبایل و بە دیار کتێب و بە دیار هەر بابەتێکی ترەوە ببێتە هۆی دروستکردنی جۆرێک لە سەرێشە. 5 لە کاتی سەرێشەدا خەپلەیەکی پاراسیتۆڵ یان ئایبۆپرۆفین وەربگرە بەڵام لە خۆتەوە دەرمان لە کەس وەرمەگرە و دەرمانیش بە کەس مەدە. ئەمەی کە بۆمان باسکردن کۆکراوە و پوختەی بە دواداچوونی زانستی ئێمەیە بۆ بابەتێک کە با کردژە سەرێشە یان فشارە سەرئێشە دەناسرێت و لە باوترین جۆرەکانی سەرێشەیە لە جیهاندا و لە 5 کەسێکی جیهان بەدەست ئەم سەرێشەیەوە دەناڵێنێت. لێرەدا ئەمەڵقەی چارە کۆتایی دێت. هیوادارم زانیارەکانمان سوودی بۆتان هەبێت و قەت تووشی سەرێشە نەبن و پێویستان بە پزیشک و نەخۆشخانە و دەرمان نەبێت. هەفتەی داهاتوو دێنەوە خزمەتتان بۆ باسکردن لە جۆرێکی تری سەرێشەیەکەمی کە بریتیە لا سەرێشە و وە کەمێکیش باسی سەرێشەی هێشووی و ئەو جۆرانە سەرێشە دەکەین کە نیشانەی مەترسیدارن و پێویستیان بە سەردانیکردنی نەخۆشخانەکانی فریاکەوتن هەیە. تا ئەو کاتە ڕێز و سڵاوی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و پشت کامێرا قبول بکەن. شەو و شەوگارتان شاد خواتان.